بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. رزان هل بابتي سنة كان ويجداين كغيشتنا سنتي سيزدهم كاتك كدتين سجدا چەند لە سوجدەدا بمێنینەوە باشە و هەروەها ئەو ذیکرانەی لەناو سوجدەدا دەخوێندرێن چین و چەندەی بخوێنین باشە. بێگومان چوونە سوجدە گوتمان پێشتر ڕوکنە و دەبێ بە ئەندازەیەک بمێنینەوە تێیدا جەستەمان لە حەرەکە بکەوێت. لای کەمی دەبێ کاتێک کە دەچینە سوجدە بە ئەندازەی گوتنی سوبحان ربی الأعلا جەستەمان لە حەرەکە بکەوێت. جا فەرموودەی صەحیح پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە سوورەتی سەبح اسم ربک الأعلا هاتە خوارێ فەرمووی اجعلوها في سجودكم، فەرمووی لە سوجدەکانتاندا بیخوێنن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ئیمامی موسڵیم ڕیوایەتی کردووە دەفەرمێت سێ جار لە سوجدەدا هێواشی دەیفەرموو سبحان ربي الأعلى سبحان ربي الأعلى سبحان ربي الأعلى و هەندێک ڕیوایەتیش وبحەمدیهیشی لەگەڵ گوتووە کە چاکتر وایە ئینسان طبعاً سێ جار سبحان اللهەکەی بە تەواوی بڵێ بۆی جەستەی بە تەواوی لە حەرەکەکەوێ، لە کەمتر لە سێ جار نەیڵێت باشە، هەرچەندە جمهوری عولەما دەفەرموون ئەگەر کەسەکە تەنها یەک جار سبحان ربي الأعلا بڵێ یان بەقەدەر یەک جار گوتنی سبحان ربي الأعلا لە سوجدەیدا بمێنێتەوە ذیکرەکەش نەکا نوێژەکەی هەر بەردەکەوێ. بەڵام ئەگەر بمانەوێت تەمانینە و جەستە لە حەرەکە کەوتنەکەمان بە شێوەیەکی دروست بێت چاکتر وایە لە سێ جار کەمتر نەیڵێن. و هەندێکیش لە عولەما طبعاً دەفەرموون تەواوترینی سوجدە ئەوەیە کە ئینسان دە جار سبحان ربي الأعلا لەناو سوجدەیدا بڵێت. بێگومان ئەگەر کەسێکی دیکەش لەناو نوێژەدا زیاتر لە دە جار سبحان ربي الأعلا گوت و مایەوە لەناو سوجدەیدا خێرەکەی زۆرترە، کەواتە لای کەمی جارێک سبحان ربي الأعلا دەڵێن، ئەگەر سێ جار بیڵێن باشە و ئەگەر بیکەینە دە جار باشترە، و ئەگەر کەسێک زیاتر لەناو سوجدەیدا بمێنێتەوە زیاتر لە دە جاریش سبحان ربي الأعلا بڵێت، هەر طبعاً لەوانەی پێشووتر باشتر و چاکترە، چونکە سوجدە نزیکترین کاتی وەکو پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم أقرب ما يكون أحدكم من ربه وهو ساجد، نزیکترین کاتی بەندە لە خوای ئەو کاتەیە کە لە سوجدەیدایە. بۆیە هەتا ذیکرەکانت زیاتر بن لەناو سوجدەیدا تۆ لە خوا نزیکتری و گفتوگۆت لەگەڵ خوای پەروەردیگار زۆرترە. جگە لەو ذیکری سبحان ربي الأعلا چەندان شێوازی دیکەی تەسبیحات و دوعاکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕیوایەت کراون، هەر کامێک لەوانە بخوێنین یا ئەگەر کەسێک لەبەری بن بتوانێت چەندانەیەکیان بخوێنێت یا هەمووشیان بخوێنێت، بێگومان ئەجرەکەی و خێرەکەی زۆرترە. لەوانە ئیمامی عەلی بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک سوجدەی دەبرد ئەو دوعای دەخوێند اللهم لك سجدت وبك آمنت ولك أسلمت سجد وجهي للذي خلقه فصوره فأحسن صوره فشق سمعه وبصره فتبارك الله أحسن الخالقين. ابن عباس دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەچوویە سوجدە دەیفەرموو اللهم اجعل في قلبي نورا وفي سمعي نورا وفي بصري نورا وعن يميني نورا وعن يساري نورا وأمامي نورا وخلفي نورا وفوقي نورا وتحتي نورا واجعلني نورا. كأوش طبعا إمام مسلم رواياتي كردوة. وعائشة دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەچوویە سوجدە
دەیفەرموو ربي أعط نفسي تقواها وزكيها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. وهروها أبو هريرة ضلت پیغمبر خوا صلى الله عليه وسلم كاتك كذا سوية سجدة دەیفەرموو اللهم اغفر لي ذنبي كله دقه وجله وأوله وآخره وعلانيته وسره. أوش الإمام مسلم رواياتي كردوا. فرمودەی کەمان هەیە عایشە بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێت ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سوجدەدا مایەوە هەتا پێیەکانی ئاوسان لەبەر زۆرمانەوەی لە سوجدەیدا کاتێک کە لێ نزیک بوومەوە گوێم لێ بوو لە ناو سوجدەدا دەیفەرموو اللهم إني أعوذ بك برضاك من سخطك وأعوذ بك بمعافاتك من عقوبتك وأعوذ بك منك لا أحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك. وش الإمام مسلم رواياتي كردوا. هم أو ذكراني كبيغمبر صلى الله عليه وسلم لنوجه دا خوێندونی فەرمودەکانیان صحيحة إنسان هەر کامێکیان بخوێنێت لەناو نوێژدا سنەتەکەی پێ جێبەجێ دەبێت و اقتداکردنە بە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. بەڵام یەک تێبینیمان ئاگا لێ بێت ئەو کاتەی کە دەبی بە ئیمام طبعا بۆ دنیا سوزدەکەی درێژکەیەوە علەما دەفەرمون ئیمام ئەگەر بکرێ بەقەدەر 5 جار گوتنی سبحان ربي الأعلى لەناو سوزدەیدا بمێنێتەوە تا ئەوانەی لە دوای ئەون بە ئاسانی بتوانن ذیکرەکان بڵێن و جەستە و لاشەیان بە تەواوی لە حرەکە بکەوێ اعتیادیە و باشە. بەڵام لای کەمی وەالحاصڵ ئیمام نەبووی هەیە زۆر خێرابێ بە شێوەیەک ئەوانەی لە دوایانی فریای خوێندنی ذیکرەکان نەکەون یا جەستەیان لە حرەکە نەکەوێ و هەروە بۆشی نییە ئەوەندە هێواش و لەسەرخۆ بێ خەڵک وەک دەڵێ بەرگەی نەگرێت یان تحملی نەکە چونکە بەبێ گومانی ئەوانەی جەماعەت دەکەن هەر یەکیان زۆرێکە و نەوعێکە بۆیە ئیمام دەبێ حاڵەتێکی مامناوەند و سەد وەربگرێ. ئەتۆش کە مەأموم بووی بێگومان طبعا هەر بۆت هەیە بەقەدەر ئیمامی لە سوزدەیدا بمێنیەوە زانیت ئیمامەکە چەندە ذیکرەکان دەخوێنێت تۆش هەر ئەوەندە بخوێنەوە خۆت لە ئیمام دوامەخە. بەڵام کە بەتەنها نوێژت کرد طبعا ئازادی هەتا سوزدەکەت درێژتر بێت و ذیکری زۆرتر و دوعای زۆرتری تێدا بخوێنی بێگومان ئەجرەکەی زیاتر و خێرترە. سنەتی 14هەم بریتیە لە دانیشتنی بینی سوزدەکان. طبعا بێگومان دانیشتنی بینی سوزدەکان بۆ خۆی طبعا ڕوکنە بەڵام شێوازی دانیشتنەکە طبعا دەنا خودی هەستانەوە لە سوزدەی یەکەم و ڕاوەستان بە دانیشتنەوە تا جەستەت لە حرەکە دەکەوێت و ئەو جار بسیەوە سوزدەی دووەم ئەوەیان طبعا ڕوکنە. بەڵام چۆن لە ناو سوزدەیدا دابنیشی بێگومان لە حاڵەتی سوزدەیدا ئەگەر بکرێ طبعا قاچی چەپت ڕای دەخەی و دەیخێ بن خۆتەوە لەسەری دادەنیشی قاچی ڕاستت ئاوە پەنجەکانی ڕوە و قیبلە دەچەقێنی چۆن وەالحاصڵ بۆ تەحیاتی دادەنیشی لە نێوانی سوزدەکاندا سنەت وایە ئاوا دانیشی ئەو جار دەستی چەپت طبعا لەسەر ئەژنۆی چەپت دەبێت و دەستی ڕاستت لەسەر ئەژنۆی ڕاستت دەبێت ئاوەڕێک بەڕێکی بە پەنجەکانت ئاوا بکەیەوە و ڕوە و قیبلە لە ئاستی ئەژنۆت کوڵاوی ئەژنۆت ڕایانگری و ئەو دوعاش بخوێنی یان ربي اغفر لي ربي اغفر لي کە دوو جار دووبارەکەیەوە یان ئەو دوعای اللهم اغفر لي وارحمني وعافني واهدني وارزقني کە ئەوانە دەکرێت بڵێن دوو سنەتی جیاوازن. شێوازی دانیشتنی بینی سوزدەکان سنەت وایە وەکو دانیشتنی تەحیاتی وابێ قاچی چەپت لە بن خۆت ڕاخەی و لەسەری دانیشی قاچی ڕاستت ئاوا بچەقێنی پەنجەکانی بەرەو قیبلە بن ئەو جار ئەوەندە ڕاوەستی تا جەستەت لە حرەکە دەکەوێت یان لای کەمی دوو جار بڵێ ربي اغفر لي ربي اغفر لي یان دوعاکەی دیکە بخوێنە اللهم اغفر لي وارحمني وعافني واهدني وارزقني.
ئەوەش سنەتێکی دیکەمان هەیە جەلسەی ئیستیراحە کە لە ئەوەی خلافمان هەیە کە لە سوزدەی دووهەم هەڵدەستینەوە کاتێک کە سوزدەی دووهەم دەبەی هەڵدەستینەوە دوو شێوازی ئەومان هەیە هەندێک لە عولەما دەفەرمون کە لە سوزدەی هەستایەوە یەکسەر بەبێ ڕاوەستان دەکرێت ئاوە ڕەنگ بچیەوە سەرێ و دەست بخەیەوە بە خوێندنی فاتحە کە ئەوەیان الله ئەعلەم پێدەچێت بەهێزتر بێ و هێندێکیش دەفەرمون چۆن لە نێوانی دوو سوزدەکاندا دەنیشی کاتێک کە لە سوزدەی دووهەم هەستایەوە سنەت وایە تۆزێک دانیشی قاچی چەپت ڕاخەی لە بن خۆت قاچی ڕاستت بچەقێنە ئەو جار هەستەوە جا شێوازی هەستانەوە کەش دیسان خلافی تێدا هێندێک دەفەرمون ئاوا دەستت لەسەر ئەژنۆ دانێ ئیعتیماد بخە سەر ئەژنۆی خۆت کە هەڵدەستیەوە هەندێکیش دەفەرمون دەستت بخە سەر عەرز چۆن دەستت خەیە سەر عەرز ئەویش هەردوو ڕیوایەتەکەمان هەن هەندێک دەفەرمون پانە و پان ئاوا دەستت لەسەر عەرزێ دانێ هەندێکی دەفەرمون ئاوا دەستت ئاوا لێکە ئەو جار هەستەوە ئەو شێوازانە بێگومان هەر کامێکیان بکەین سنەتی پێجێبەجێ دەبێ و بەپێی فەرمودەکانیش بێت کە فەرمودەکان ڕیوایەتەکان هەمویان صەححن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەر بارودۆخ و حاڵەتێکی خۆیدا شێوازێک لەو شێوازانەی کردووە کەواتە ئەوانە بابەتی زۆر گرنگین ئەگەر لە سوزدەی دووهەم هەستایەوە بەبێ ڕاوەستانیش چووی دەستت کردەوە بە خوێندنی فاتحە هیچ گرفتێکی تێدا نییە بەبێ گومانی و پێغەمبەر صلی الله عليه وسلم پێدەچێت زۆرتر ئەوەیانی پەیڕەو کرد بێت بە تایبەتی ئەو کاتێک کە لە تاقەت و توانادا بووە بەڵام ئەگەریش تەمان لە سوزدەی دووهەم هەستایەوە چۆن بۆ تەحیاتی دادەنیشی یەک تۆز دانیشی دواتر هەستەوە جا چۆن ئاوا هەڵدەستیەوە قووەت دەخێ سەر ئەژنۆت هەر اعتیادیە یان ئەوەتە دەستەکانت لەسەر عەرزی دادەنێ جا بە پارەی داینەی هەر اعتیادیە ئاوا داینەی هەر اعتیادیە چونکە ڕیوایەتی حەدیثەکەی لە ڕیوایەتێکیان دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هەڵدەستایە کەلعاجز وەکو کەسێکی بێتوانە ئاوا دەستی بە پانی دادەنا ڕیوایەتێکیان دەفەرمێت کەلعاجین وەکو کەسێک کە هەویری دەشێلێت کە بێگومان هەویر شێلان ئاوایە بۆی هەردووک ڕیوایەتەکە دروستن و سنەتی پێجێبەجێ دەبێ وەکو گوتم هەر داژنە نشین یەکسەر هەستینەوە هەر اعتیادیە و ئەگەریش دانیشین بە هەر شێوازێک دانیشتین دانیشتنەکەی اعتیادیە و ڕێگە پێدراوە سنەتی شازدەهەم بریتیە لە دانیشتن بۆ تەحیاتی یەکەم جارێ بە ئاگادار بێن تەمان تەحیاتی یەکەم بۆ خۆی سنەتە هەر نوێژێک دوو تەحیاتی تێدا بێ ڕێی جمهور وایە کە تەحیاتی یەکەم سنەت بێ چۆن بۆ تەحیاتی یەکەم دانیشی بێگومان شێوازی دانیشتنەکە وەکو نێوانی سوزدەکان وایە قاچی چەپت لە بن خۆت ڕادەخەی و ئاوا لەسەری دادەنیشی قاچی چەپت ڕادەخەی و لای چەپی خۆت قورساییەکەی دەخەیە سەری لەسەری دادەنیشی قاچی چەپت لە تەنیشتی ئەوی پەنجەکانی ئاوا خوار دەکەیەوە بەرەو قیبلە دەیچەقێنی نەک هەردووچیان بەڕێکی بە پانی دانێ قورسایی لای ڕاستت دەخەیە سەر قاچی ڕاستت بە چەقێنراوی و هەروە قورسایی لای چەپت دەخەیە سەر پێی چەپت بەڵام بە نوشتاوەیی ئاوا بەو شێوازە ئەوجار دەستەکانیشت تەوان ڕاست لەسەر ڕاست و چەپ لەسەر چەپی بەڵام لە کاتی خوێندنی تەحیاتدا سنەت وایە ژمارە وەکو ژمارە 53 تەوان دروستکەین یعنی پەنجەکان سێ پەنجەی یەکەم لەگەڵ پەنجەی گەورە دەنوشتێنین ئەو پەنجەی شەهادە بەقیتی ڕادەگرین جا کۆمەڵێک ڕیوایەتمان هەنە لەسەر ئەوەش و بەبێ گومانی هەموو ڕیوایەتەکانیش صحیحن و بەبێ گومانیش دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو شێوازەکانی کردوون کێندێک دەفەرمون پێغەمبەر صلی الله عليه وسلم لە تەحیاتدا پەنجەی جوڵاندووە لەگەڵ هەمووی لە ئەوەلی ڕاتە ئاخیری
هەندێک دەفەرمونون هەر نەیجوڵاندووە، هەندێک دەفەرمونون تەنها لەگەڵ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأن محەممەد ڕەسوول الله جوڵاندوویەتی، هەندێک دەفەرمونون نا هەر بەپانی دایناوە تەنها ئەو کاتێک کە گەیشتۆتە شەهادەی جوڵاندوویەتی. وەڵحاصڵ ئەوانە سنەتن و هەر شێوازێکیشیان پەیڕەو بکەین بەبێ گومانی ئیقتیداکردنە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و زۆر تەرکیز خستنە سەر ئەو شتە وردیاتانە بەبێ گومانی لە نوێژەدا زەڕوور نییە. لە جیاتی تەرکیز خستنە سەر ئەو شتە جوزئی و لاوەکیانە ئەگەر تەرکیزمان لەسەر معنای کەلیمەکان بێت و لەسەر بیرمان لەلای ئەوە بێت کە لەگەڵ خوای پەروەردگاردا سەدەکەین و لەگەڵ خوای پەروەردگاردا دەدوێین، فکرمان لەلای معنای ذیکر و وردەکان بێت و بزانین ئێمە لە نوێژدا بەرەو خوای پەروەردگار بەرز بووینەتەوە و لەگەڵ خوای پەروەردگاردا گفتوگۆ دەکەین، زۆر زۆر باشتر و چاکترە. گرنگ تەحیاتی یەکەم بۆ خۆی سنت بەو شێوازە وەکو گوتم ئەگەر دانیشین ئەوجار دەستی ڕاست ئاوا و ئەوەی کە زۆر تر فەرمودەی لەسەرن ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ شەهادەدا تۆزێک پەنجەکەی لار کردوتەوە و جوڵاندوویەتی. و سنەتێکی دیکە ئەوەیە کە لە ناو تەحیات خوێندندا ئەگەر تەرکیز و چاوت لەسەر پەنجەی شەهادەکەت بێت و سەیری پەنجەی شەهادەکەت بکەی، بێگومان سنەتە و پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو شێوازەی کردووە. ئەوە شێوازی دانیشتنەکە و هەروەها وەکو گوتمان جمهوری عولەما دەفەرمون خودی تەحیاتی یەکەمیش کە تەحیات تا ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله تا ئەوێ تەحیاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم تا ئەوێ خوێندوویەتی و تەحیاتی زۆر درێژ نەکردوتەوە و لە تەحیاتی یەکەمدا هیچ دیکر و دوعایەکی دیکەی لەگەڵ نەکردوون. لە سەڵاواتیش تەنها اللهم صل على محەممەد سەڵاواتێکی کورتی لێداوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕکعاتی و لە تەحیاتی یەکەمدا جگە لە ئەوە هیچ شتێکی دیکەی نەکردووە. یەکێکی دیکە لە طبعا سنەتەکان و هێندێکی لە عولەما دەفەرمون واجبە بریتە لە سەڵاوات لە تەحیاتیدا لای کەمی اللهم صل على محەممەد زۆرێک لە عولەما دەفەرمون ڕوکنە وێندێکیش دەفەرمون سنەتە، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم لە تەحیاتی یەکەمدا سەڵاواتی کورد اللهم صل على محەممەدی گوتووە، بەڵام لە تەحیاتی دووهەمدا سەڵاواتی درێژ سەڵاواتی ئیبراهیمی خوێندووە زیاتر اللهم صل على محەممەد كما صليت على إبراهيم وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم وبارك اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. كواتا خوێندنی صلوات لە تەحیاتی یەکەم سەڵاواتە کورتەکە و لە تەحیاتی دووهەم سەڵاواتە درێژەکە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. یەکێکی دیکە لە سنەتەکان ئەوەیە کە لە دوای تەحیات لە ڕکعاتی لە تەحیاتی دووهەمدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای زۆر کردوون. ئەو دوعای کە زۆر مەشهورە اللهم إني أعوذ بك من عذاب جهنم ومن عذاب القبر ومن فتنة المحيا والممات ومن شر فتنة المسيح الدجال و چەندان دوعای دیکە اللهم اغفر لي ما قدمت وما أخرت وما أسررت. ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو کتابانەی کە کتێبی ئەذکارن هەر دوعایەکی مەئثور لە قورئانێدا یا لە سنەتی پێغەمبەردا هاتبێ صلی الله عليه وسلم ئەگەر لە نوێژی تەنیاییدا بووی بە تایبەتی یان لەگەڵ ئیمامیش بی ئەگەر فریا بکەوی هەر دوعایەکی مەئثور بە تایبەتی ئەوانەی کە پێغەمبەر خوێندوونی صلی الله عليه وسلم بیان خوێنی و هەتا زیاتر بمێنیەوە و زیاتر دوعا بکەیت بەبێ گومانی ئەجرەکەت و خێرەکەت زیاتر دەبێت. خوای پەروەردگار وامان لێ بکات نوێژ و عیبادەت و خواپەرستی هەموو لایەکمان بە شێوازێک بێت کە خوای پەروەردگار لێمان قبوڵ کات و لێمان وەرگرێ و بە چاکترین و باشترین شێوەش پاداشتمان لەسەری
بداتەوە پشتیوان بەخوای پەروەردیگار لە ئەوەی کە ماوە ئاخر خاڵ طبعاً بریتیە لە ذیکری دوای سەلامدانەوە کە گوتمان طبعاً پێشتریش باسمان کرد سەلامدانەوەی یەکەم ڕوکنە، سەلامدانەوەی دووهەم سوننەتە، بەڵام کە سەلامت دایەوە تەسبیحاتمان هەیە. تەسبیحات طبعاً شێوازی زۆرن، بەڵام مەشهوورترینیان ئەوەیە دوای نوێژەکان ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله 3 جار، اللهم أنت السلام ومنك السلام تباركت يا ذا الجلال والإكرام لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت وهو على كل شيء قدير اللهم لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت ولا ينفع ذا الجد منك الجد. ئەو جار ئەگەر نوێژەکەت نوێژی بەیانی بوو و نوێژی مەغریب بوو، دوای أو ذا الجد منك الجد 10 جار لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير دەڵێ. ئەگەر طبعا نوێژی مەغریب و بەیانی نەبوو ئەوەی ئەو 10 جار لا إله إلا الله ناوێ یەکسەر دەچی، دوای ئەوە 33 جار سبحان الله دەکەی، 33 جار الحمد لله دەکەی، 33 جار الله أكبر دەکەی، جارێکیش دەڵێ لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. ئەو جار ئاية الكرسي دەخوێنی، سوورەتی ئیخلاس، سوورەتی فەلەق، سوورەتی ناس دەخوێنی. لە نوێژی بەیانی و مەغریبدا 3 بارەیان دەکەیەوە، لە نوێژەکانی کە یەک جار دەیخوێنی ئەو جار سەڵەواتێک لەسەر پێغەمبەر لێ دەدەی صلی الله عليه وسلم. دوایەوە حەز لێبێ دوعای بکەیت و حەزشت لێ نەبێ تەنها ئەوەندەی دەڵێ کە بەبێ گومانی دوای هەموو نوێژێکی فەرز ئینسان ئەگەر ئەو ذیکر و ویردانە بخوێنێت نوێژەکەی تەکمیلتر دەبێت و ئەجرەکەی زۆرتر دەبێت و پاداشتەکەی زۆرتر دەبێت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم عادەتی وا بۆ دوای سەلامدانەوە شوێنی نوێژەکەی خۆی بەجێ نێشتووە ئەو ذیکرانەی خوێندوون کە ئەو ذیکرانە بە چەندان شێوازی دیکەش هاتوون، بەڵام ئەو شێوازەیان شێوازێکی زۆر بەردەوامی پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.